Dê da peixe.
تشكيلة يعني السلام عليكم.
والله يقول لي هاويهم شو
والله لا بس قصدي تصوير قصدي لا ولا رد
Omuzda ilerler değil mi? Bize böyle kişiler
الصوت دخيل يصير ان شاء الله. ايه قولوا هاتنا راس. معنا ما زال وجود ايه كانت عندي كامل شيء نبغى ما هاتي. الله. سكزني خدش ما سكت ما في خلوة حاجة. هذا صوت يوجد. صوت يوجد. راني تسمع ولا ماشي مسامع ولا ساعات تاكلش. لا تقول لي. والله نازل. لا تقول لي. أنا شوك يدوم تشوف. أخوي أو تكابر بتبي بنانيت. لا يجتاع لا يبكان دوني لا بوسين. بحط سبز لا بحط تاع. بابا تاينا جربينا بوشتان هو بيقول. كابتن امرو نتوانین سرکەوتن بە ڕێزبێنی تاوەکو پلەکانی پێشەوە ڕێزبێنی بەڵام پلەی چوارەمتان بەدەستێنا چیتە بەسەر یاری؟ والله ئەوێ توانایمەدا و یاریەکی زۆر باشیان کرد بەڵام توانایمە ئەوەندە بوو و سێ گۆڵیان بخۆین و هەر ئەوەندە بوو و لاعیبمانیش یعنی زۆخر نەبوونەوە فەریقمان ئەوەندە پێشکەشیان کرد یعنی زۆر باش بوو باڵێ کۆبوونەوەی پەکەکە چەند ڕۆژێک پێش دەستپێکردنی خولەکە کاریگەر لەسەرەوە بکە ئاستان لە خولەکە باژێ بەڵێ بێگومان چونکە هەریەک و تەکتیکی خۆی ئەو چار ڕۆژ بەری دەوری دەست پێ بکات فەریقیان خڕ کردەوە بە چار ڕۆژی یعنی ناتانی تەکتیکی نیشا یعنی پێشان ئەوەی دەی لاعیبەکەی ئاری وەڵڵا کاپتن ئەوەی بینیمان تیپەکەتان لە سەرەتای خولەکەەوە درەنگ کۆبووە تیپەکەتان درنگ پێکێنە و لە کۆتایەکانیش بینیمان ئەم یاری نەتوانین سەرکەوتن بە زرێن پلەی چوارەمتان بەدەستێنە چیکە بوو لەسەر ئاستی گشتی تیپەکە لە خولەکە پێشەشی بەنای خوای گەورەمان لای هەموو تا ڕوونێ ینی تیپەکەیمە زۆر زۆر نەک هەر تاخی خرێکراوە چاو ڕۆژمان لە بەدەست بوو کە ئەو فەریق کۆکەنەوە بوو فدیایەوەی کەتین کە چەند یاریزانێک دروست بکەین چەند یاریزانێک لەسێ اختیبار بکەین لەسەر شێوازوێ کە لایانی بەدەنی ئازربی خۆشبەختانە فرسەماندا هەندە لاعیبی کە
کە لە خولی شەبابی عراق وەرنە جیرانە نادەکانی کە وەرنە جیرانە ئەمە و یاریزانمان کۆ کردو فرسەشکەماندانی لۆژیانی خۆیان کە دەرفەت هەبیتن ڕێگایچکە هەبیتن وەبی بتوانن هەم لە خولی عراق بەشداری بکەن هەم لە خولی کوردستانی هەم یانەکانی تریش بانگێشتان بکەن ئەو بوو تیبەکەمان کردەوە لە خوای بەزابی یعنی تا ئەو دقێش یەک خەسارەمان نەبوو ئەو گەمەی کە دۆڕانیشمە بەڕاستی ملەتە ناشارمەوە لایانی بەدەنیان ئەمە لاعیبەکانمان عازن نەبوو وەسەر ینی وەرشێونی بە هەممان ئەو شتێزانی کە تیپەکە لە مێژە خڕبیتەوە و ئیزامەشی باشایە چەند یاریزانش لە خولی عراقی تەمین دەکا و لەگەر هەندرێن بەشدارن سوپاس بۆخوا ئامانجیمە ئەوە بوو هەتا ئەو هەموو نەجەکانمان هیچ نەجێکمان نەدۆڕانە سێبە هیچ ئەوڕۆ سێبەی دۆڕەمان بەڵام ئەوەی ئەمە پێشبینیمان کرد بەو ئەنجامە ڕازی بووین عەزمان دەکرد بەسەکەوین بەڵام با ئەوەش نەشارنی ینی وەرزش شەشتیش بی بەشدارە لە خولەکان ینی ناکرێت شەشتی بناش این شەباب عێراق شەباب کوردستان و ینی بەڕاستی زەختەشی زۆریان سەرا و سوپاس بۆ خوای گەورە حەزمان لێو بەسەکەنی بەڵام خوای گەورە ئەوڕۆ موفەقی نەکرد لایانی بەدەنی مەلعەبەکەشمان تەمیمانی نەکرد بەڕاستی باش لە خوای بەزابی ئەمە بە ئەنجامەکە ڕازی بین کە بەسەکەت نیان بەس نەکرد بەناوی خودای گەورە کاک حوسێن پێش هەموو شتێکی دەمەوێتن سوپاسی هەمووتان بکەین کوڕینا چەپرەک لۆ پێیام سپۆرتی دەمەوێت هۆکاری چەپرەکەش بزانین کە زۆر زۆر سوودمان لە ڤیددیوەکانتان بیتێ کە کامل یاریەکانتان پیشان دەدا و غەڵەتی باش و خراپ و هەمومان لەسەر ڤیددیوەکانی تووچا دەکرد زۆر زۆر سوپاس لۆ تو لۆ پێیام تیڤ لۆ ئەو بەڕێزەش سوپاس لۆ خوای گەورە ئەوەی چەند ڕۆژەش ئیشمان لەسەر کرد و لەسەر تیپی هەولێری ئەو ڕۆتانیمان بە شێوەیەکی زۆر باش جێبەجێ بکەن و سەرکەوتوو بن و سێ گۆڵش تۆمار بکەین یەکەم جار سپاس بخوا گەورە کە توانیمان سێ خالی گرنگ بەدەستبین ناو ساحەی خۆمان بەڕاستی گەمەکە لۆمە زۆر گرنگ بوو کە توانیمان سێ خالەکەی وەگرین انشاءالله لە گەمەکان داهاتوو هەر باشتر بکەین زۆر سپاس بەسەکەتی بۆ قۆناغی داهاتوو انشاءالله لە قۆناغی داهاتوو ئاستەشی باتر پێشکەش دەکەین و بۆ پاڵەوان انشاءالله دەچین وەسەرکەین بۆ قۆناغی داهاتوو هیوادارین لە قۆناغی داهاتووش باسێکی باش بکات هەر هەندا